سڵاو، من نەهرۆزاگرۆسم بەرنامەی ئەمریکا بڕیار دەداتان پێشکەش دەکەم کاتژمێر 9 شەوە بە کاتی هەولێر. ڕکابەرەکانی ئەمریکا لەسەر ئاستی کۆنگرێس و لەسەر ئاستی سەرۆکاتی تا دێت چڕ دەبتەوە بۆ چەند خولەکێک و بۆ چەند سەعاتێک و ڕۆژێک ماوە بۆی خەڵک لە ئەمریکا بە تەواوەتی دەنگ بدات. تاوەکو ئێستا زیاتر لە 90 ملیۆن خەڵک دەنگی داوە. شارەزایان پێیان وایە ئەم ساڵ ئەم هەڵبژاردنە زۆرترین ڕێژەی دەنگدان بەخۆوە دەبینێت کە لە مێژووی 100 ساڵی ڕابردووی ئەمریکادا ڕووی دەداوە. ئەمڕۆ دۆناڵد ترامپ لە 5 ویلایەتی زۆر گرنگ بانگەشەی هەڵبژاردن دەکات. لە میشیگەنەوە دەست پێ دەکات بۆ ئایەوە دێتە خوارەوە، لەوێشەوە بۆ نۆرث کارۆلاینە، دواتر بۆ جۆرجیا، دواتر بۆ فلۆریدا. ڕکابەرەکەی جۆ بایدن تەنها لە شاری فیلادەلفیا لە ویلایەتی پێنسیلڤانیا بانگەشی هەڵبژاردن دەکات. لەگەڵم بن بۆ هەندێک زانیاری زۆر گرنگ و لێدوان لەگەڵ چەند کەسایەتێکی شارەزا لەسەر هەڵبژاردنەکانی ئەمریکا. ئەمڕۆ بە گوێرەی ڕاپرسیەک ترامپ پێش بایدن دەکەوێتەوە. ڕاپرسیەکە لە نێوان 26 تا 29 مانگی ڕابردوو ئەنجام درراوە و 814 دەنگدەر لە ناویاندا بەشداریان تێدا کردووە. بە گوێرەی ئەنجامی ڕاپرسیەکە لە 48 دەنگدەران دەنگیان بە ترامپ داوە، لە بەرامبەریدا تەنیا لە 141 دەنگیان بۆ بایدن داوە. واتە بە جیاوازی 7 خاڵ ترامپ لە پێش بایدنەوەی. ئەمەیان تەنها یەک لە ڕاپرسیەکانە کە ئەمڕۆ دوێنێ زۆر قسەی لەسەر دەکرێت و پێدەچێت ڕکابەرێتیەکەیان تا دێت چڕتر دەبێتەوە، قوڵ دەبێتەوە و چەند خاڵێکی زۆر کەم لە نێوان ئەم دوو بربژێرە هەیە. ئاڵۆزیەکان لە پرسی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا لەسەر ئاستی جیهان بە گرنگیەوە باس دەکرێت. هەریەک لە رووسیا و چین دەیانەوێت لەم ئاڵۆزیەدا بە شێوەیەک بڕوان نەدۆخەکە کە هەژمون و ئابووری بەهێزی خۆیان لە هەموو بوارێکدا بەسەر واشنگتندا بسەپێنن. ئەوە لە کاتێکدا پەیامەکەی هەردوو کاندید بە جۆرێکە پێناچێت بە ئاستی دەستبەرداری بەردەستهێنانی دەنگەکان و پلەی خۆیان ببن. لە ماوەی کەمتر لە چەند ڕۆژی داهاتوودا هەڵبژاردننی سەرۆکاتی ئەمریکا بەڕێوە دەچێت. بەو پێش ئەمریکایش تا بەهێزترین وڵاتە لە ڕووی ئابووری و سەربازیەوە لە چاو هەردوو ڕکابەرەکەی رووسیا و چین. بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتیەکەشی لەسەر ئاستی جیهان گرنگێکی گەورەی هەیە، بەڵام هیچ هەڵبژاردنێکی پێشووی ئەو وڵاتە وەک ئەوەی ئەمجارە بۆ وڵاتانی دیکەی جیهان هەڕەشەیەکی بەهێز نەبووە. دووبارە هەڵبژاردنەوەی ترامپ بەسەرۆک ئەمریکا و جیهانیش دووچاری مەترسیەکی گەورە دەکاتەوە. سەرڕای ئەوەش هۆکارێکی لۆژیکی هەیە بۆ ترزلەوەی ئەم هەڵبژاردنە دەکرێت ئەمریکا بەرەو قەیرانێکی دەستوری قوڵ و درێژخایەن بەرێت، ڕەنگە بەرەو تونند و تیژی مەدەنیش بیبات. ئەگەر ترامپ تەنها دەنگی دەستەی هەڵبژاردنەکان بەدەست بێنێت و لە دەنگدانە جەماوەریەکەدا بدۆڕێت وەک ئەوەی ساڵی 2016، ئەوە پێناچێت جۆ بایدنی ڕکابەری یاخود زۆربەی نەیارەکانی ئەو ئەنجامە قبوڵ بکەن وەک ئەوەی هیلاری کلنتن لە ساڵی 2016دا قبوڵی کرد، یاخود ئەوەی ئالگۆر لە بەرامبەر جۆرج بۆشدا لە 2000ەکاندا قبوڵی کرد. هەروەها بەکارهێنانی هێزە فیدراڵیەکان بۆ تۆقاندنی دانیشتوان پاڵپشتی ئەو بۆچوونانەی ترامپە کە پێی وایە بەبێ ئەنجامدانی ساختەکاری لەلایەن ڕکابەرەکانیەوە ناکرێت هەڵبژاردنێکی ڕوون و ئارام بەڕێوە بچێت. لە ڕاستیدا وێنەی ئەو گروپە چەکدارە ڕاستڕەوانەی لە خۆپشاندانە ئاشتی خوازەکاندا دەردەکەون ئاماژەیە بۆ ئەو دۆخی لەم پایزەدا چاوەڕوانی وڵات دەکات. ڕەنگە ئەم شێوەی ئێستای ویلایەتە یەکگرتووەکان کە پەردبوونە ناوخۆیەکان بە شێوەیەکی زۆر پەلی کێشاوەتە نێو سیاسەتی دەرەوە، ئەمڕۆ بۆ وڵاتانی دیکەی جیهان گەورەترین هەڕەشەی ئەمنی بێت. لەو کاتەشی هەڕەشە جیهانیەکان لە زیادبوونی بەردەوامدان، هەر لە بڵاوبوونەوەی پەتاکان و گۆڕانی گەش و هەوا و هەروەها بڵاوبوونەوەی ئەتۆم و هەڵسوکەوتە ئاڵۆزەکانی چین و رووسیا ڕەنگە داڕمانی سیاسی ئەمریکا هەڕەشەی گەورەی کۆتایی بێت.
بە ئاسانی ئەمریکا لە ڕووی ئابووری و سیاسی و سەربازیەوە لەوە گرنگترە کە بەهۆی گەمەی حکوومەتەکەی لە نێو بازنەی تاسکی هەڵبژاردنە ناوخۆیەکاندا ماوەیەک پشوو بدات. تەنها هیوا لەوەدایە لە دەستەی هەڵبژاردن و دەنگدانی جەماوەریشدا کاندیدێکی یەکلاکەرەوە دەربچێت، بەڵام تەنها لەو کاتەشدا جێگیرکردنەوەی کۆتایی دەنگەکان هەندێک کاتی پێویستە. ئەمەش لەبەر ئەو زیاد بوونە چاوەڕوانکراوەی کە لە ڕێژەی دەنگدانی ئەلکترۆنیدا ڕوودەدات. هەر کارتێکی دەنگدانی شمۆری بە ڕێکەوتی 2 یان 3 تشرینی دووەم بە پێی ویلایەتەکە پێوەیە. ئەوە بە کارتێکی دروست دادەنرێت، واتە ئەنجامی کۆتایی تا ڕۆژێک دوایی هەڵبژاردنەکان نازانرێت. لە ماوەی دڵنیابوونیشدا یەکێک لەو دوو لایەنە یاخود هەردووکیان بە پشتبەستن بە ژمارەی دەنگەکانی ئێستا هەوڵی ڕاگەیاندنی سەرکەوتنی خۆیان دەدەن. لە گشت حاڵەتێکدا پێویست ناکات ترامپ چەند ڕۆژێک یاخود هەفتەیەک لە نووسینگە هێلکەیەکەیدا چاوەڕوانی ئەنجامی کۆتایی بێت. ئەوە لە کاتێکیشدایە لە چاوپێکوتنەکانی ئەم جارەی دواییدا چەند لێدوانێکی ناڕوونی داوە کە ئاماژەن بۆ ئەوەی ئەگەر هەڵبژاردنەکان بەدۆڕێنێت کۆشکی سپی جێنایەڵێت. بەڕێزان، ئەم نەخشەی ئەمریکا زۆر زانیاری گرنگی تێدایە بۆی بزانین دەنگەکان بە شێوازێک بڵاو بۆتەوە چۆن دەنگ دەدرێت. ئەم ڕنگانەی دەبینن وەکو پێشتریش باسمان کردووە، ڕەنگە نیلیەکان واتە ئەو دەنگانن بە مسۆگەری بۆ کاندیدی دیموکراتەکان و جۆ بایدن دەچێت، لە بەرامبەریدا دەنگە سوورەکان بە مسۆگەری بۆ دۆناڵد ترامپ دەچێت. و ئەم ڕنگانی کە پەمەیی بوون ئەوانن کە ئەگەری زۆر هەیە کە بۆ کۆماریەکان و دۆناڵد ترامپی و ئەو ڕنگانی کە شینن ئەگەری زۆر هەیە بۆ جۆ بایدن بچێت. ئەوەی گرنگە سیر بکەین لێرە ئەوەیە کە چۆن ئەم دەنگانە بڵاو بوونەتەوە. ئەگەر چی ڕێژەی ئەم شینانە ئەم میلیانە زۆر کەمترە لەسەر نەخشەکە وەکو سەیری دەکەن، بەڵام چەند ویلایەتێکی زۆر لێرە هەیە، خەڵک دانیشتوانەکەی زۆرە، سنوورە جوگرافیەکەی بچووکە بۆیە دەرنەکەوتە. بۆ نمونە ئەم 7 ویلایەتە کە لێرە هەن، ئەمانە هەمووی دەکەونە ئەو شوێنە. زۆربەی ئەلکترال کۆلیجەکان و ئەو دەنگانەی کە کۆبوونەتەوە لە ناو سیستەمی ئەمریکایی لە ئەلکترال کۆلیجەکان لەم شوێنانە کە لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوای ئەمریکادان. ئەمڕۆ دۆناڵد ترامپ لە ویلایەتی میشیگەنەوە دەست پێ دەکات کە یەک لە ویلایەتانەیە 16 ئەلکترال کۆلیجی هەیە. 4 ساڵ بەر لە ئێستا ئەم ویلایەتەی لە ویلایەتێکی شینەوە گۆڕی بۆ ویلایەتێکی سوور، واتە لە ژێر کێفی دیموکراتەکانی دەرهێنا. ئەگەرچی لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا زۆربەی جار خەڵکی ویلایەتە دەنجیان بە کاندیدی دیموکراتەکان داوە. بەڵام ئێستا ناوەندەکانی ڕاپرسی پێمان دەڵێن ئەم جارە دیسان خەڵک متمانە بە کاندیدی دیموکراتەکان دەکاتەوە لە زۆنێکی سوورەوە، لە ویلایەتێکی سوورەوە بۆ ویلایەتێکی شین. جا ئەمڕۆ لێرە دەنگ دەدا لە نێو هەوادارانی خۆی دەوێ ئەم جارش دڵنیایی خەڵکەکە بەدەست بێنێتەوە بۆەوەی ئەم 16 دەنگی کۆلیجانە لەم ویلایەتە بباتەوە. ئەگەر زۆربەی خەڵکی ویلایەتە دەنگی پێ بدەن کەواتە ئەم 16 دەنگی کۆلیجەکان بۆ خۆی دەچێت. لەوێشەوە دەچێت بۆ ئایەوە. ئایەوە یەکێک لەو ویلایەتە سوینگ ستیتس، ئەوەی بە ئینگلیزی پێ دەڵێن کە ئێمە پێ دەڵێن ویلایەتە خۆڵەمێشیەکان، یەک لەوانەیە کە بەردەوام ئاڵوگۆڕ دەکات لە نێوان دیموکرات و لە نێوان کۆماریەکاندا. 6 دەنگی کۆلیجەکانی تێدایە کە لێرەوە دێ بۆ ئێرە، دواتر دێ بۆ نۆرث کارۆلاینە. نۆرث کارۆلاینەش یەکێک لەو ویلایەتانەیە کە 15 دەنگی کۆلیجەکانی تێدایە. ویلایەتێکی زۆر گرینگە بۆ کۆماریەکان، چکە لە ماوەی 80 ساڵی ڕابردوودا کۆماریەکان بەردەوام باڵادەست بوون لێرە. ئەگەر ئەم ویلایەتە بکەوێتە دەست کۆماری دیموکراتەکان، ئەمە فەشەلێکی گەورە دەبێت بۆ کەمپی دۆناڵد ترامپ و کۆماریەکان. ببورن ئەگەر بکەوێتە دەست دیموکراتەکان وای لێدێ. لە هەمان کاتدا لە دوای نۆرث کارۆلاینە دەچێت بۆ جۆرجیا. جۆرجیاش یەک لە ویلایەتانەیە کە 16 دەنگی کۆلیجەکانی تێدایە و ناوەندەکانی ڕاپرسی دەڵێن سنتەری ململانێ و مەیدانی ململانێ نێوان جۆ بایدن و دۆناڵد ترامپ ئالەم ویلایەتەوەیە، چکە ئەم ویلایەتە زۆربەی جار دەنجی بە کۆماریەکانداوە، بەڵام ئەم جاریان لەوانەیە دەنگ بە دیموکراتەکاندا. لەوێشەوە دەچێت بۆ ویلایەتی فلۆریدا کە یەکێک لە ویلایەتە خۆڵەمێشیەکانە و چاوی کامێرەکانی جیهان بە زۆری لەسەر ئەم ویلایەتەیە، چکە ئەوەی ئەم ویلایەتە بباتەوە ئەگەرێکی زۆری هەیە کە سەرکردایەتی کۆشتی سپی و ئەمریکا دەکات بۆ 4 ساڵی داهاتوودا. دۆناڵد ترامپ ئەگەر جارێکتر ببێتەوە بە سەرۆکی ئەمریکا
کەواتە هەر 45مین سەرۆکی ئەمریکا دەمێنێتەوە. بەڵام ئەگەر بایدن بیباتەوە بایدن دەبێت بە 46مین سەرۆکی ئەمریکا. دۆناڵد ترۆمپ زیاتر لە بایدن پێویستی بێرێ، پێویستی بەم شوێنانەیە بیباتەوە، چونکە 4 ساڵ بەر لە ئێستا ئەم شوێنانەی لە بەرامبەر هیلاری کلینتندا بردەوە. ئەگەر سەیری ئەم نەخشەیە بکەن، سەیری ڕەنگەکانی بکەن چۆن دابەش بووە. ئەمە ناوەندەکانی ڕاپرسی وامان پێ دەڵێن کە پێمان دەڵێن جۆ بایدن 183 دەنجی مسۆگەرە و لە بەرامبەریدا دۆناڵد ترۆمپ 77 دەنجی مسۆگەرە. هەر کاندیدێک پێویستی بە 270 دەنجی ئەم کۆلیژانەیە بۆی ببێ بە سەرۆکی ئەمریکا و پێیان وایە ئەگەر وابێ جۆ بایدن بە ئاسانی دەتوانێت 290 دەنگ بەدەست بێنێ لە بەرامبەریدا دۆناڵد ترۆمپ تەنها دەتوانێت 178 دەنجی کۆلیژەکان بەدەست بێنێ. جا بۆیە دەبێت دۆناڵد ترۆمپ شتێکی وا بکە ئەو ویلایەتانی کە چەند ساڵێک 4 ساڵ بەر لە ئێستا لە هیلاری کلینتنی بردەوە ئەم جارش بیباتەوە. ئەگەر ئەمە ڕەنجی ئەم نەخشەی ئەمریکا بێت ئێستا بە پێی ناوەندەکانی ڕاپرسی سیرکەن 4 ساڵ بەر لە ئێستا چۆن بووە. ئاوا بووە. بەو شێوازە بوو کە سیرەکەی زۆربەی سوورە. ئەمە ئەم ویلایەتانە بوو بۆ نمونە فلۆریدا لە هیلاری کلینتینی بردەوە 29 دەنجی کۆلیژەکانی بەدەستێنا، لە نۆرت کارۆلاینە بە هەمان شێوە، لە پێنسیلڤینیا بە هەمان شێوە، لە میشیگان بە هەمان شێوە، لە ویسکۆنسن بە هەمان شێوە، لە ئایەوە بە هەمان شێوە، لە ئۆهایۆ، لە هەموو ئەم ویلایەتانەی بردەوە. بەڵام ئێستا کە پێدەچێت لە هەندێک لەو ویلایەتانەی وەکو گوتمان کە زۆربەی هەرە زۆری کات دەنگەکان دەنجی کۆماریەکان بووە، خەریکە جۆ بایدن لەم شوێنانە دەیباتەوە، وەکو ویلایەتی ئەریزۆنا کە شوێنی نیشتەجێبوون و زۆنی یەک لە سەرکردە هەرە گرنگەکانی ئەمریکا جۆن مەکەین بوو کە یەکێک لە سەرکردەکان بوو و یەکەم ڕکابەری باراک ئۆباما بوو لە ساڵی 2006 بۆ کۆشتی سەرۆکایەتی و بربژێری کۆماریەکان بوو ئەو کاتە. خەڵکی ئێرە بوو، بەڵام لەبەرەوەی دۆناڵد ترۆمپ لە 4 ساڵی ڕابردوودا زۆر دژایەتی ئەم سەرکردەیە کردەوە، زۆر قسەی پێوتووە و خەڵکی ئەم ویلایەتە ئەم کەسیان زۆر خۆش دەوێت. یەکێک لەو خاڵانەیە کە کاریگەریەکی نەگەتیڤی بۆ سەر دەنگەکانی کۆماریەکان و دۆناڵد ترۆمپ پێ لەم ویلایەتە. بۆیە خەڵک پێ وایە ئەم جارە ئەم ویلایەتە لەوانەیە لە زۆنێکی سوور کە لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا بەردەوام دەنجی بە کۆماریەکاندەوە ئەم جارە دەنگ بە دیموکراتەکان بدە. و هەروەها پێنسیلڤینیا یەک لەو ویلایەتانەی ترە کە زۆر زۆر گرنگە. پێنسیلڤینیا لەگەڵ میشیگەن بۆ نمونە ئەمانە لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا زۆربەی جار دەنجیان بە دیموکراتەکاندا و جگە لە ساڵی 2016 نەبێت کە دەنجیان بە دۆناڵد ترۆمپدا. دۆناڵد ترۆمپ بۆیە ئەگەر بیەوێت جارێشتر ببێتەوە بە سەرۆک دەنجی ئەم ویلایەتانەی پێویستە. ناوەندەکانی ڕاپرسی هەندێک ڕاپرسی زۆر و داتای گرنگ لەم دوو ڕۆژەدا دەرچوون. تەنها لەم دوو ڕۆژەدا لە هەندێک داتا دۆناڵد ترۆمپ بە چەند خاڵێک لە پێشەوەی جۆ بایدنە، بەڵام بە زۆری لە نێو هەموو داتاکاندا وەکو دەیبینن ئەلێرە دەردەچێت. ئیتر جۆ بایدن بۆ نمونە بە 6 خاڵ لە کۆی گشتی ئەمریکا لە پێشەوەی جۆ بایدنە و لە هەندێک ویلایەتی زۆر گرنگ بۆ نمونە لە ویلایەتی فلۆریدا جۆ بایدن 46 خاڵە و ئەویش 46 خاڵە وەکو یەکە مەیدانی ململانەیە، بەڵام لە ویلایەتێکی وەکو میشیگەن بۆ نمونە وەکو ئێستا باسمان کرد ئەوە جۆ بایدن بە 7 خاڵ لە پێشەوەی کاندیدی کۆماریەکانە. ئەم ویلایەتانە دەنجی ئەم کۆلیژانی لەم ویلایەتانە دابەش بوون گرنگن بۆ مسۆگەرکردنی کۆشتی سەرۆکایەتی. لە ڕۆژی هەڵبژاردن لە ڕووماڵەکەدا ئێمە لەسەر ئەم نەخشەیە کە هەیە ڕەنگەکان دەستنیشان دەکەین و پێتان دەڵێن دەنگەکان بە شێوازێک کۆکراوتنەتەوە. بەڕێزان بۆ ئەم بابەتە و بۆ قسەکردن لەسەر هەڵبژاردنەکانی ئەمریکا و پەیوەندی ئێمە لەگەڵ ئەمریکا بەڕێز بەیان سامی عەبدوڕەحمان نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەمریکا لە واشنگتن لەگەڵمە. بەیان خان بەخێر بێت بۆ بەرنامەکەمان. پێمان بڵێ ئەم هەڵبژاردنە جیاوازی لەگەڵ هەڵبژاردنەکانی دیکە لە ئەمریکا و بۆ ئێمەی کورد و بۆ ئێمەی
خەڵک بۆ ئێمەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆنی هەڵدەسەنجێنە؟ بەڵێ کاک نەهرۆ ببرە لە بدایەت دەنگت نەداهات جا هەموو پرسیارەکەم بەگوێ نەبوو، بەڵام پێش دەست پێ بکەم دەمەوێ سەرخۆشی لە بنەماڵەی دکتۆر نەجمدین بکەم کە ئەوانیش لێرن لە ئەمریکا لە دەوروبەری واشنگتن دەژین. بەڕاستی دکتۆر نەجمدین شخصێکی گەورە بوو نەغێر لە کوردستان و لە ئەمریکا لە عێراق، بەڵام لێرەش لە ئەمریکا زۆر دۆستی ئەمریکی هەیە لە مێژە لە هەفتاکانەوە لۆبی دەکە بۆ کورد و دەمەوێ سەرخۆشی لە بنەماڵەی دکتۆر نەجمدین و بەخواستن زۆزان خان بکەم. ئێمەش سەرخۆشیان لێ دەکەین. چەند ڕۆژێک بەر لە ئێستا قسەمان لەگە خانەوادەکەی کردووە، چەند مانگێک بەر لێسا من خۆم قسم لەگەڵی کرد لەسەر تەندروستی ئەو کاتە دیار بوو باش بوەست مخابن یەکێک لەو سەرکردە گرنگانەی کورد کە پێگەیەکی زۆر گرنگی هەبووە لە ئەمریکا بۆ لۆبی کوردن بۆ کوردستان بۆ شۆڕشی کوردی کە هەی بۆ مخابن کە ئەو کەسەمان بە تەمەنێکی ئاوازوو لە دەستدا. بەیان خان دەمێست بەوە دەست پێ بکەم بڵێم هەڵبژاردننی ئەم جارە لە ڕوانگەی ئێمەی کوردەوە لە ڕوانگەی نوێنەراتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەمریکاوە چۆنە و چۆنی هەڵدەسەنجێنە؟ بەڕاستی ئەم هەڵبژاردنە زۆر تایبەتە، حتمما خۆتان و بینەرانی کوردستان 24 معلوماتی باشیان هەیە. بەڕاستی جەوەکی تەبیعی نییە ئێستا لێرە لە ئەمریکا، منافسەی هەڵبژاردن هەیە بەڵام منافسەکە زۆر توندە و زۆر دژی یەکتر قسە دەکەن جیاواز لە جاران و خەڵکەکەش یعنی ئێستا دەتوانم بڵێم کە زۆر خەڵک دامی دەتوانین بڵێم لایەنگری ترامپن و زۆریش لایەنگری بایدنن. زۆر کەم هەیە کە نازانێ هەتا ئێستا چۆن قەرار بدە. لە هەموو راپرسیەکان یعنی ئۆپینیۆن پۆل زۆربەیان دەڵێن کە بایدن لە پێشەوەیە کە احتیمالی زۆرە بایدن بباتەوە، بەڵام هەگەر بە وردی تەمەشا بکەی وا دیار نییە، وا ڕوون نییە و 13 وڵایەت هەیە کە یەکلاکرەوەیە سوینگ ستیت بە ئینگلیزی پێ دەڵێن. 13 وڵایەت زۆرە، جا هەگەر سەرۆک ترامپ بتوانێ 11-12-13 لەو وڵایەتانە لەوێ دەرێ سەرکەوێ ئەوە وا نیشان دەدە کە ترامپ دەبا، بەڵام هەگەر نا بایدن دەبا. یعنی هەتا ئێستا بەڕاستی کەس ناتوانێت بڵێ 100% بایدن دەبا یا ترامپ دەبا، بەڵام بۆ ئێمەی کورد هەردوو باشن بەڕاستی. یعنی دەبێ لە بیرمان بێ پەیوەندی دەرەوە بۆ هەموو حکوومەتێک لەسەر بەرژەوەندی خۆیە، یعنی لەسەر بەرژەوەندی خۆی ئیش دەکا. جا ترامپ بێ بایدن بێ لەسەر بەرژەوەندی ئەمریکا ئیش دەکا و ئەولەویاتی ئەوەیە. بەڵام بۆ ئێمەی کورد حتمما ئێستا عێلاقەی زۆر باشمان هەیە لەگەڵ ئیدارەی ترامپ، لەگەڵ کۆشکی سپی، لەگەڵ National Security Council ئەنجومەنی ئاسایشی ئەمریکا، لەگەڵ وەزارەتی بەرگری، وەزارەتی دەرەوە، لەگەڵ کۆنگرس. بەڵام بایدنیش کە چەند ساڵ بوو لە سێناتۆر بوو، دوایش وەک جێگیری سەرۆک ئۆباما بوو، لەگەڵ ئەوانیش عێلاقەی باشمان هەیە. زۆر خەڵک هەیە کە پێشتر بەرپرس بوو لە ئیدارەی ئۆباما، احتیمالی زۆرە لە ئایندەش ببێتە شتێکی بەرز لە ئیدارەی بایدن. لەبەرەوە دەڵێم کە ئێمە پەیوەندی باشمان هەیە لەگەڵ هەردوو حزبەکان و لەگەڵ هەردوو شخصەکان بایدن و ترامپ. بەڵێ بەڕێزانەوەی لەسەر شاشەکەش دەیبینن ئەوە کەمالە هاریسە جێگیری جۆ بایدن کە لە ویلایەتی جۆرجیا بانگەشەی هەڵبژاردن دەکات. بەیان خان دەمەوێت جارێکتر بێمەوە لە ساڵی 2015 خۆت لەگەڵ سەرۆکی پێشووی هەرێمی کوردستان مەسعود بارزانی جۆ بایدنتان بینیوە زیاتریش لە جارێک و لە کتێبەکەی خۆشیدا بە ناوی بۆ مێژوو لە لاپەڕە 68 باس لەوە دەکات کە جۆ بایدن پێی گوتووە تا لە ژیان ماوە لەوانەیە سربەخۆی کوردستان بە چاوی خۆی ببینێ. ئەم دانیشتنە چۆن بوو؟ ئەگەر دەزانم ناکرێت بچیتە ناو تەفاسیلی هەموو قسەکان، بەڵام ئەمە دڵنەواییەک بۆ خەڵکی کوردستان دەدا ئەگەر بزانین جۆ بایدن لەوانەیە ببێت بە سەرۆکی ئەمریکا بۆ 4 ساڵی داهات. ڕاستی کاک نەهرۆ بەڕێی من دەبێ وەک پێشتر باسم کرد
فکرەوە لەوە بکەین کە بایدن بێ یا ترامپ بێ لەسەر بەرژەوەندی ئەمریکا ئیش دەکە. جا هەگەر لە بەرژەوەندی ئەمریکا بوو سەربەخۆیی هەبێ بۆ کوردستان ئەو وەختە لەگەڵمان دەبن. هەگەر نا بەڕاستی بێ کی ببێتە وەزیری دەرەوەی ئەمریکا، کی ببێتە سەرۆک کۆماری ئەمریکا، بە قەراری خۆیان یعنی لە بەرژەوەندی خۆیان قەرار دەدەن. بەڵام حتمما جەنابی سەرۆک مەسعود بارزانی علاقەی زۆر باشی هەیە لەگەڵ جۆ بایدن. ئەوە شتێکی تایبەتە و یعنی حتمما ئینفلوئنسێکی زۆر باش دەکات لەسەر وەزعی کوردستان. بەڵام سەربەخۆی شتێکی زۆر معقەدە، زۆر تشت هەیە کە خەڵک دەبێ حیسابی بۆ بکە و دووبارە سێبارە دەڵێم ئەمریکا لە بەرژەوەندی خۆی ئیش دەکا. هەگەر لە بەرژەوەندی ئەوان بوو ئێمە سەربەخۆیمان هەبێ ئەو وەختە باسی دەکەین. بەڵام ئەمن بەڕاستی زۆر تەرکیز لەسەرەوە ناکەم. ئەمن زۆر تەرکیز لەسەرەوە دەکەم سیاسەتیان چۆن دەبێ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەگەر پێت خۆشە دەتوانین لەسەرەوەش قسە بکەین. بڵێ دێمەوە سەر ئەو بابەتەش، بەڵام بەردەوە پەیوەندیەکانی ئێمە لەسەر ئاستی حکوومەت نا، بەڵام لەسەر ئاستی ڕۆشنبیری و ئەکادیمی و بازرگانی و ئیتر ئیکۆنۆمی چۆنە لەگەڵ ئەمریکا؟ ئایا توانی ومانە بەرژەوەندەکانمان زۆر پتەوتر بێ لەوەی جاران کە هەبووە؟ حتمما ئێمە لە نوێنەرایەتی ئیش لەسەرەوە دەکەین کە عێلاقەی کوردستان لەگەڵ ئەمریکا فراوانتر بێ. هەتا ئێستا زۆر جار عێلاقەی ئێمە بووە شتێکی دەتوانین بڵێم سکیۆریتی یعنی ئەمنی، دامی پێشمەرگە و شەڕی دژی داعش و ئەوانە. ئەوە زۆر گرنگە و دەبێ بەردەوامیش بێ و بەهێزتریش بێت. بەڵام ئێمە دەمانەوەی عێلاقەی کوردستان لەگەڵ ئەمریکا فراوانتر بکەین، پەیوەندی باشترمان هەبێ لە بواری ئابووریدا، لە بواری کولتوری و خوێندن و ئەو شتانە. دەتوانین بڵێن کە ئەوە چەند ساڵە تەرکیزمان کردووە ئیشی باشتر بکەین لەگەڵ ژووری بازرگانی ئەمریکی و ئەنجومەنی بزنسی کوردستان و ئەمریکا، یعنی دوو بڵێن هەیئەنە. لەگەڵ ژووری بازرگانی ئەمریکا لە ئایندە ئێمە پێمان خۆشە کۆنفرانسێکی ئیستیسمار بڕێو ببین کوردستان و ئەمریکا. لە بواری کولتوری حتمما ئەو شەڕەی دژی داعش ئێستا یعنی لە هەموو ئەمریکا خەڵک دەزانێت کورد هەیە، خەڵک دەزانێت کە کورد پەهلەوانن، قەهرەمانن، دژی داعش شەڕیان کردووە. ئەوەش گرنگیە و گرنگی خۆی هەیە و دەستکەوتێکی زۆر گەورەیە و ئێمە دەبێ بپارێزین. ڕاستە. سەبارەت بە پرسی ڕۆژئاوا تاوەکو ئێستا سیاسەتی ئەمریکا زۆر ڕوون نییە و سەبارەت بە عێراق و هەرێمی کوردستانیش تاوەکو ئێستا کە زۆر ڕوون نییە. هەندێک جار لە تویتەکانی ترامپ سەیرەوە دەکەین کە دەیەوێ یان ئارەزووی ئەو هەیە ئەو سوپای ئەمریکا کە لە ناوچەکە هەیە بە تەواوەتی بیگەڕێنێتەوە لەم شوێنەدا نەمێنن. سیاسەتی ترامپ تا ڕادەیەک لەم بوارەوە دیارە، هەم سەبارەت بە ڕۆژئاوای کوردستان هەم بە هەرێمی کوردستان. ئەگەرێکی ئاوا هەیە، ترسێکی ئاوا هەیە ڕۆژێک لە ڕۆژان ئەم سوپای نەمێنێ. بەڵام بایدن تاوەکو ئێستا هیچمان لێ نەبیستووە کە سیاسەتی دەرەوەی چۆن دەبێت بۆ ڕۆژهەڵاتی ناوڕۆست بەگشتی و بۆ عێراق و هەرێمی کوردستان و ڕۆژئاوای کوردستان بە تایبەتی. بەڵێ لە ئەمریکا خەڵکی ئەمریکا زۆر ماندوو بووە لە تەدەخلاتی ئەمریکا لە وڵاتانی دەرەوە. یعنی ئێستا زۆر خەڵک دەموکرات و ریپابلیکن، ئەوانەی لایەنگری ترامپ و لایەنگری بایدن هەردوویان ماندوو بوونە لە شەڕی ئەفغانستان، ئەو هەموو قوربانیان داوە لە ئەفغانستان، لە عێراق. یعنی هەگەر لەگەڵ خەڵکی ئەمریکا قسە بکەی دەڵێن ئیتر بەسە دەبێ ئەسکەری خۆمان لەو شوێنانە نەمینن و بێنەوە یعنی بگەڕێنەوە ماڵی خۆیان. لەبەرەوە چ بایدن بێت چ ترامپ بێ بەڕێی من هێزێک دەهێڵن لە عێراق و لە سووریا، بەڵام کەم یعنی هێزێکی چکۆلە. بەڕێی من سیاسەتیان هەر ئەوە دەبێ زۆرتر ناکەن کەمتر دەکەن، بەڵام هەردوویان بەڕێی من دەبینن کە لە سووریا و لە عێراقیش پێویستە کە هێزێک بمینێ بۆ ڕاهێنان و بۆ یعنی بڵێن ڕووی فۆرم و چاکسازیش. ئێستا لەگەڵ
وەزارەتی دیفاعی ئەمریکا وەزارەتی پێشمەرگە عێلاقەی باشی هەیە و لەسەر چاکسازی ئیش دەکەن. بۆیە بەڕێی من هەردوویان وا دەکەن کە هێزێک بمینێ بەڵام هێزێکی چکۆلە. بەڵێ لە ساڵی 2023 کاتێک کە عێراق ڕزگارکرا جۆ بایدن ئەو کاتە لە چەند وتارێکدا هەم بە قسەکردن هەم بە نووسین کە ئەو کاتە لە نیویۆرک تایمز و لە بەریتانیاش لە گاردیان وتاریشی بڵاو کردو باسی لەوە دەکرد کە باشترین چارەسەر بۆ گرفتەکانی عێراق ئەوەی عێراق ببێ بە سێ هەرێمی یان ئۆتۆنۆمی سێ هەرێمی سربەخۆ یاخود سێ هەرێمی فیدراڵی. پێ دوایە ئەگەر ببێتەوە بە سەرۆک ئەم ئایدیایە تاوەکو ئێستاکە لە هزری داما بێ و کاری بۆ بکە؟ وەڵا زەحمەت یعنی بەڕاستی دوای ئەوەی کە بوو جێگیری سەرۆک ئۆباما قەت باسی ئەو پلانەی نەکرد لەسەری ئیش نەکرد. احتیمالە هەگەر وەزعی عێراق بگۆرێ هەگەر ناوخۆی عێراق وەزعەکە وابێ کە سێ چار هەرێم باشترە احتیمالە ئەو وەختە ئەمریکاش داعمی بکە بەڵام ئەمریکا خۆی ئەو پلانە پێشکەش ناکە بەڕێی من. بەڵێ خۆت دەزانی یعنی چەند ساڵێکە لە ئەمریکای و پێشتریش هەر جگەلەوەی کە سیاسەتمەدار بی ڕۆژنامەنووسێکی زۆر سەرکەوتوش بووی. پێدوانیە لە مێژووی 100 ساڵی ڕابردوودا هەرگیز هەرێمی کوردستان و کورد ئۆندا ئاشنا نەبووە لەگەڵ ئەمریکایەکان. ئێستا ئەمریکایەکی زۆر دەزانێت کورد چێن و دەزانی کورد خەباتی کورد چۆنە. چۆن دەتوانین ئێمە وا بکەین کە هەرچێ ببێ بە سەرۆک لە 4 ساڵی داهاتوودا و بۆ زیاتریش وا بکەین کە مافی کوردستان و مێژووی کورد و خەڵکی کوردستان و ئەو خەباتێکە کوردیوێتی لە پێناو مرۆڤایەتی و لە پێناو ڕزگار بوون زیاتر ئاشنا بێ بە ئەمریکایەکان. پێویستە چی بکەن بەڕای تۆ لە 4 ساڵی داهاتوو بۆ زیاتریش بۆ ئایندەش؟ ئەوە پرسیارێکی زۆر گرنگە. ئێستا لە ناو کۆنگرەسی ئەمریکا دۆستی زۆر باشمان هەیە و زۆر دۆستیشمان هەیە یعنی زۆرن. ئێمە یعنی دۆستمان هەیە لە هەردوو حزبەکان. ئەوە دەبێ بپارێزین یعنی نابێ خۆمان نێزیک ئەو حزبە بکەین و دووری ئەو حزبە بکەین یعنی بەڕێی من دەبێ بای پارتیزان بین وەک ئەمریکی دەڵێن. ئەوە زۆر گرنگە لە ناو کۆنگرس ئەو عێلاقەیە فراوانە بەردەوام بێ. ئەوە یەک. دوو لەگەڵ میدیای ئەمریکی دەبێ پەیوەندی باشمان هەبێ و دەبێ لە کوردستانیش پێشوازی گەرم لەگەڵ میدیاکاری ئەمریکی بکەین. بۆ نمونە کە هاتن و ڕەخنەشیان هەبێ لە هەندێک تش لە کوردستان دەبێ قبول بکەین و تەحملی بکەین و بە دۆستانە لەگەڵیان تەعامل بکەین. شتێکی تریش ئێستا لە ئەمریکا ڕەوەندی کوردی زۆر بەهێز هەیە. ڕاستە بە ڕقم کەمن یعنی نفوسی ئەمریکا 330 ملیۆن نەفەرە بە شخصە بەڵام ڕەوەندی کوردی تقریباً 50,000 لە هەموو ئەمریکا. بەڵام بە ڕێگای ئینتەرنێت سوشل میدیا گەنجەکانی کورد بەڕاستی زۆر ئەکتیڤن زۆر چالاکن. ئەوان دەتوانن دۆست دروست بکەن لە وڵایەتەکانی خۆیان لە شارەکانی خۆیان دەتوانن گروپ دروست بکەن بۆ نمونە گروپی دکتۆری کوردی ئەمریکی گروپی گەنجەکانی ئەمریکا گروپی بزنسمانی کورد لە ئەمریکا. ئەو گروپانە دروست بکەن ئەوانیش دەتوانن لۆبی بکەن وەک خەڵکێک کە خۆیان جنسی ئەمریکیان هەیە حەقیان هەیە دەنگ بدەن بەڵام دەتوانن بۆ کوردستانیش لۆبی بکەن. وەکو تریش دەتوانین بڵێم کە سەرکردایەتی کورد ئێستاش زۆر عێلاقەی باشی هەیە لەگەڵ سەرکردایەتی ئەمریکا و بەرپرسانی ئەمریکا و ئەوەش دەبێ بپارێزین و بەردەوام بین لەگەڵەوەش. بەڕێز بەیان سامی عەبدوڕەحمان نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە واشنگتن لەگەڵمان بووی زۆر سپاس دەکەین. سەرچاوە. بەڕێزان دەچینە وتاری کەمالە هاریس کە لە ویلایەتی جۆرجیا بانگەشەی هەڵبژاردن بۆ تیکتی بایدن هاریس و دیموکراتەکان دەکا. فەرمون لەگەڵمان بن. لەبەردەستە هەڵبژاردنێکی ڕوونتان لەبەردەستە. ئێمە درێژترین ماوە و مێژووی خراپمان هەیە لەسەر نادادپەروەری و ڕەگەزپەرستی. جۆ بایدن ئەو قوتابی مێژووی ئەمریکایە کەسێکە کە دەتوانێت ڕاستیەکان بڵێ و ئازایەتی ئەوەی هەیە
کە دان باوەدا بنێت کە جوڵانەوەی ڕەشپێستەکان و مافی ڕەشپێستەکان پارێزراوە و دەبێت بپارێزرێ. جۆ بایدن دەڵێ با ئەم کێشەیە چارەسەر بکەین، با ئەو کێشە مێژوویەی ئێمە چارەسەر بکەین کە هەموو شتێک سیستەمی تەندروستی و هەروەها لە دادگاکاندا هەموو کات لە پەروەردەدا لە سیستەمە جیاوازەکانی ئێمەدا لەسەر ڕەگەز خزمەتگوزاری پێشکەش دەکرێت و هەندێکیان تاوانبار دەکرێن تەنها لەبەر ئەوەی کە ڕەشپێسن و ئێمە بەندیخانە تایبەتەکان کە تایبەت کراون بۆ ئەمریکی ئەفریقی و هیسپانی و ڕەشپێستەکان ئێمە هەمویان دادەخەین و ئێمە ئەگەر ئەوەمان بکردایە ئێمە لە دەسەڵاتدا بوونا ئێستا جۆرج فلۆید لە ژیاندا مابوو و چۆن دەبێت ڕێگە بدرێت بە پۆلیسێک کە دەبێت کاری ئەوە یاسا بپارێزێ خەڵک بپارێزێ بەڵام کەسێکی ڕەشپێست و هەوڵاتێکی وڵاتە بکوژێت. جۆ هەموو کادوتویەتی با ئەو نادادپەروەریەی کە لە سیستەمی تەندروستی ئێمەدا هەیە وازی لەبێنین. باشە بۆچی ڕەشپێستەکان مردن و توشبوون تێیاندا دوو هێندەیە بەرامبەر بە سپی پێستەکان؟ بۆچی نەخۆشیەکانی شەکرە و نەخۆشیە درێژخایەنەکان لە ناو کۆمەڵگای ڕەشپێستەکاندا زیاتر؟ چونکە سیستەمی تەندروستیان خراپە، چونکە بژێوی ژیانیان خراپە. لەلایەکی دیکەوە ئێوە دۆناڵد ترەمپتان هەیە کە لە دیبەیتەکەیدا بیرتانە یەکەم دیبەیتتان لە بیرەوە نییە؟ لە دیبەیتەکەدا ڕەتی کردەوە کە ئیدانەی دەسەڵاتداری و سەردەستەی سپێپێستەکان بکە و بەڕوونی ئەوەی ڕەت کردەوە و باڵپشتیشی کردن و جۆرجیا لێرە بابەتێک هەیە کە زۆر کێشەیە ئێمە نابێت لە بیری بکەن. ئێوە نابێ ئەوە لە بیرکەن کە کەسێک لە ناو کۆشکی سپیە و دەسەڵاتی یەکەمی هەیە لەم وڵاتەدا و پاڵپشتی ئەوە دەکات کە سپی پێستەکان سەردەستە بن. ئەوەتان لە بیر نەچێت کە خەڵکی ئێمە چۆن لە چاڵۆتی هاتن خۆپشاندانێکی ئاشتیانەیان کرد و ژنێک کوژرا لەوێ و نیۆنازیەکان سیرکە کە ئەوان ئامێری ئەشکەنجەدانیان بەدەستەوە بۆ هاتنە ناو خۆپشاندانەکان ڕەشپێستەکان و خەڵکی ڕەشپێست و خەڵ هاوڵاتی ئەم وڵاتیان ئەشکەنجەدا و بریندار کرد. سەرۆکی ئەمریکا بە مەکسیکیەکان دەڵێت تاوانبار و دەستدرێژی سێکسی دەکەن. ئەوە یەکەم لێدوانی بوو وەکو سەرۆک و یەکەم بڕیاریدا کە موسڵمانەکان نابێ بێنە ئەم وڵایەتەوە. جۆرجیا ئێمە شایەنی باشتر لەمەین، ئێمە شایەنی ئەوەین کە خەڵکێکی باشتر سەرۆکمان بێ. ئێمە بەڵێ بەڕێزانەوە کەمالا هەریس بوو جێگری جۆ بایدن لە تکتی کۆماریەکان دیموکراتەکان ببورن بۆ کۆشتی سەرۆکاتی و بۆ کۆشتی سپی. کەمالا هەریس زۆر جەخت لەسەر ململانەی ڕەگەزپەرستی دەکاتەوە لە ئەمریکا و دۆناڵد ترۆمپ ئاوامبار دەکات بەوەی کە نەک نەیتوانیوە خۆی بە دوور بگرێت لە ئەم گروپە ڕاستڕە و ئەم گروپە ڕەگەزپەرستانە. لە هەمان کاتدا بە قسەکانی وای لێ کردووە کە جێوێکی وا بخڵقێنێ ئەم ڕەگەزپەرستانە زیاتر باڵەدەست بن و زیاتر خڕوقات لە ئەمریکادا بکەن بەرامبەر بە خەڵکە سپی پێستەکان نا، بەڵام ئەوانەی دیکە وەکو ڕەشپێستەکان وەکو هیسپانیک و وەکو لاتینەوەیەکان. ئەمەش یەک لەو خاڵانەیە کە دواتر بە دڵنیاییەوە دۆناڵد ترۆمپ دوای چەند کاتژمێرش تر دەگاتە هەمان ویلایەت و لەوێ لە نێو هەوادارانی خۆیدا بانگەشی هەڵبژاردن دەکات. دڵنیام قسە لەسەر ئەو وتانەی کەمالا هاریس دەکات. جۆرجیاش یەک لەو ویلایەتانەیە کە پێویستە سەرنجمان لەسەری بێ بزانین لە زۆنێکی سوورەوە دەبێ بە زۆنێکی شین بۆ دیموکراتەکان یان ناچووکە ناوەندەکانی ڕاپرسی وامان پێ دەڵێن. دەچینە ئیسرائیل لەوێشەوە بنیامین نەتەنیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل بەبێ ئەوەی ناوی کەس بهێنێت بەڵام پێدەچێت پاڵپشتی خۆی بۆ دۆناڵد ترۆمپ سەرۆکی ئەمریکا ڕاگەیان دەبێت. سەرۆکوەزیرانی ئیسرائیل دەڵێ هیوادارم ئەو سیاسەتەی کە ئێرانی گۆشەگیر کرد و ڕوبەڕووی کارە تێکدەرەکانی ڕژێمی تاران بووەوە و ئاشتی بۆ خەڵکی ئیسرائیل و وڵاتانی عەرەبی و ناوچەکەش
هێنا لە چەند ساڵی داهاتوودا بەردەوام بێت. Strong bipartisan support for Israel is one of the foundations of the American. پاڵپشتی هەمەلایەنەی ئیسرائیل بەردی بناغی هاوپەیمانی ئیسرائیل ئەمریکیە. هیچ کات ئەم هاوپەیمانیە هێندەی ئێستا بەهێز نەبووە. لە چەند ساڵی ڕابردوو سەرۆک ترامپ ئێرانی گۆشەگیر کرد، ڕوبەڕووی کارە تێکدەرانەکانی بوویەوە. ئۆرشەلیمی وەک پایتەختی ئیسرائیل ناسان، بە فەرمیدانی بەوەدانا کە سەروەریمان هەیە بەسەر بەرزایەکانی جۆلاندا. ئاشتی نێوان ئیسرائیل و وڵاتانی عەرەبی لە ماوەی 6 هەفتەشدا 3 ڕێکەوتنی ئاشتیمان لەگەڵ وڵاتانی عەرەبی واژوو کردووە. هیوادارم ئەو سیاسەتەی کە ئێرانی گۆشەگیر کرد و ئاشتی بۆ خەڵکی ئیسرائیل و وڵاتانی عەرەبی و ناوچەکەش هێنا بۆ ساڵانی داهاتووش بەردەوام بێت. دۆناڵد ترۆمپ جارێکتر جۆ بایدن تاوانبار دەکات و پێی وایە جۆ بایدن بە دڵنیاییەوە 4 تریلیۆن دۆلار باج لەسەر خەڵکی ئەمریکا زیاد دەکات ئەگەر ببێ بە سەرۆکی ئەمریکا. ترامپ کەمپینەکەی دەڵێ بردووەتە میشیگەن و دەڵێ ئێمە بازمان کەم کردوتەوە، دەرفەتی کارمان ڕەخساندووە و گەشەی ئابووری ئەمریکاش 33.1 زیادی کردووە. بەڵام میدیاکان نایەنەوێت باسی بکەن و دەیشارنەوە. The corrupt establishment hates me because I don't answer to them, I answer to you, which is... دامەزراوە گەندەڵەکان منیان خۆش ناوێ چونکە من وەڵامیان نادەمەوە وەڵامی ئێوە دەدەمەوە. با دەنگەکانتان کارەکانیشتان دەگەڕێنەوە. 12 ساڵ لەمەوبەر وتم بۆچی ڕێگە دەدەن وڵاتانی دیکە پیشەسازی ئۆتۆمبیل لەم ویلایەتە لەناو ببەن. ئەو کات بە قسەیان نەکردم، بەڵام دواتر دەرکەوت هەموو شتیان لەژێر دەست دەرهێناون. لە 4 ساڵی ڕابردوو هەموو شتمان گەڕاندەوە جێی خۆی، باجمان لەسەر کەمکردنەوە، دەرفەتی کارمان ڕەخسان. جوانترین شت کە بە شانازیەوە باسی دەکەم ئەوەیە لەسەر ئۆتۆمبیل و بەرهەمەکانی ئەم ویلایەتە نووسیومانە دروستکراوی ئەمریکایە. ساڵی داهاتوو دەبێتە باشترین ساڵی ئابووری ئەمریکا و بە چاوی خۆتان هەموو شتێک دەبینن. گەشەی ئابووری ئێمە ئێستا 33.1 و میدیا گەندەڵەکان باسی ناکەن. جۆ بایدن دەڵێ باج بۆ 4 تریلیۆن بەرز دەکەمەوە. ئەوە یەکەم سیاسیە بینی بێتن بە ئاشکرا بڵێ باج لەسەر خەڵکی زیاد دەکەم. بەڕێزان لە چەند ڕۆژی ڕابردوودا باسمان لە چەندین ویلایەت کردووە و دوێنێ باسمان لە میشیگەن و لە پێنسیلڤینیا کرد کە چەند گرنگە ئەم دوو ویلایەتە بۆ هەر یەکێک لەو کاندیدانەی سەرۆکایەتی بۆیە بەردەوام لەم شوێنانە ئەم بربژێری دیموکراتەکان و کۆماریەکان لەم شوێنانە بانگەشی هەڵبژاردن دەکەن. وە پێشتر جگە لەوەش باسمان لە ویلایەتی فلۆریدا کردووە، گرنگی ئەم ویلایەتەمان باس کردووە و میوانەکانمان کۆی میوانەکانمان جەختیان لەوە کردوەوە کە ئەم ویلایەتە زۆر گرنگە، چونکە هەر یەکێک ئەم ویلایەتە بباتەوە ئەگەرێکی زۆری هەیە ئەمە ببێ بە سەرۆکی ئەمریکا بۆ 4 ساڵی داهاتوو. ئەمە ویلایەتی فلۆریدایە. فلۆریدا سیرکەن 29 ئەلکترال کۆلیجی هەیە وەکو ویلایەتی نیویۆرکە لەو ڕۆوە، چکە نیویۆرکیش بە هەمان شێوە 29 ئەلکترال کۆلیجی هەیە، فلۆریدا بە هەمان شێوە 29 ئەلکترال کۆلیجی هەیە. و لەم ویلایەتەدا دەنجی خەڵکەکە زۆرینە بۆ چێ بچێ ئەوە 29 ئەلکترال کۆلیج دەباتەوە بۆی بیگەێنە بە 270 دەنگ لە کۆی هەموو ئەمریکادا و ببێ بە سەرۆکی ئەمریکا. ئەگەر سیر بکەن لە ساڵی 2008 کاتێک باراک ئۆباما لەگەڵ جۆن مەکەین ڕکابەری یەکتر بوون بۆ کۆشی سەرۆکایەتی، باراک ئۆباما فلۆریدای بردەوە. فلۆریدا شوێنێکی گرنگ بۆ بۆی ببێتەوە بە سەرۆک. بۆ جاری دووەمیش کە باراک ئۆباما دیسان بۆ سەرۆک بۆ 4 ساڵی داهاتووتر لە 2012 دیسان ئەم شوێنەی بردەوە. بەڵام دۆناڵد ترۆمپ ئەگەر ئەم شوێنەی نەبردباوە تۆزێک زەحمەت بوو بۆی بتوانێت سەرکردایەتی ئەمریکا بکات. جا بۆیە ئەمڕۆ دیسانەوە لە دوای نۆرت کارۆلاینە لە دوای ویلایەتی جۆرجیا دێ بۆ ویلایەتی فلۆریدا لەم شوێنەدا دەنگ دەدا. ئەگەر سیر بکەن بەردەوام دەنگەکان گۆڕانکاری بەسەردا هاتووە بە تایبەتی لە ساڵی 1970 تاوەکو ئێستا لەم ویلایەتە. بۆیە پێ دەڵێن ویلایەتێکی سوینگ ستیت، بۆیە پێ دەڵێن ویلایەتیش خۆڵەمیشی. ئێرە یەک لە شوێنە هەرە گرنگەکانە چاوی هەموو کامێرەکانی جیهان لەسەر ئەم ویلایەتەیە. دۆناڵد ترۆمپ زیاتر لە جۆ بایدن پێویستی بەبردنەوە ئێرە هەیە. ئەگەر ئێرە نەباتەوە ناتوانێت ببێ بە سەرۆکی ئەمریکایان. زۆر زەحمەت دەبێ بۆی بتوانێت ببێ بە سەرۆکی ئەمریکا. لەسەر ئەو بابەتە ئێستا میوانێکی ترمان لەگەڵ دەبێتن لە فلۆریدا و لەگەڵمان بن ئێوەش. فەرمون بەڕێزان لەگەڵ میوانەکەم سعید
بیلانی شارەزا لە کاروباری ئەمریکا لەگەڵمانە لە ویلایەتی فلۆریداوە. سعید بیلانی پێمان بڵێ فلۆریدا ئێستا لە چ دۆخێکدایە و ڕێکارەکان بۆ هەڵبژاردن بۆ ڕۆژی هەڵبژاردن چۆنەوە تاوەکو ئێستا لەم ویلایەتە چەند خەڵک دەنجی داوە؟ لێرە لە فلۆریدا لە ڕاستیدا سرۆک ترامپ و جێگری سەرۆک بایدن ڕێکابەرێکی سەرەکی یەکترین لە هەفتەی ڕابردوو دەستی پێکردووە بە شێوەیەکی بەفراوان تاوەکو ئێستاکە دوێنێشەوە لە ڕاستیدا پێدەچێتکەوە جۆ بایدن بە 2% لە پێش بێت، بەڵام ناکرێت دەنگدران لێرە ئاڕاران ڕاکرێتکەوە بزانیت کەوا کە کامیان دەنگی زیاتریان هێناوە و هەروەها ئەم پرۆسل لەوەی کە هەندێک سەرچاوەکان ئاماژە دەن لەوەی کەوا ترامپ چانسی 1.8 بۆی کە سەر بکەوێت، بەڵام زیاتر لە 4 ملیۆن خەڵک هەیەکەوە دەنگی داوە لەوەی کە ئێستاکە لە ئەو خەڵکانی کەوا خۆیان تۆمار کردووە بەشێکی زۆریان لە ڕێگەی ئۆنلاینەوە دەنگیان داوە، ئەمانە زیاتر دیموکراتەکان بوونە، بۆیە ئەبینین بڵێن لە هەر لە ویلایەتە نزیکەی 2.6 ملیۆن خەڵکمان هەیە کە ئەمانە سەر بەخۆن، بۆیە ئەبینین جۆرەکە لە ویلایەتێکی خۆڵەماشی کە دوا بڕیار لە ڕۆژی هەڵبژاردن یەکلا دەکرێتەوە دەزانی لەوەی کە چێ زۆرترین دەنگی بەدەستێنەوە. فلۆریدا لە ڕاستیدا خەڵکێکی یەکجار زۆری لێ و ویلایەتێکی یەکجار گرینگە بۆ یەکلایکردنەوەی هاوکێشەکە، لەبەرەوەی خەڵکی جیاوازی تێدایە لە بیرکردنەوەی جیاواز و لە ڕوانگەی جیاوازەوە لە بۆیە هەندێک قسە هەیە لەسەرەوەی کەوا بایدن نزیکە لە سۆشیالیزم و کۆمونیزمەکانەوە، ئەمەش بە هەند وەرەگیرە لە هەندێک لە دەنگدەرانی فلۆریدا. لە ڕاستیدا ئەمەش بۆ خۆی کاریگەری خۆی دەبێت لەسەر بایدن و کەمپینەکەی بۆ گەیشتن بە سەرۆکایەتی کۆماری ئەمریکا. لە ڕاستیدا ڕیپەبلیکەکان و دیموکراتەکان لێرە لە کێبڕکێکی گەورەدان و دەشێت ئێمە چاوەڕوانی زۆرشت بکەین لە داهاتوودا، بەڵام لە ئێستادا هەردوو لا نزیکن لە یەکتری. یەکێک لەو خاڵانێکە گرینگە بۆ هەردوو کاندیدەکە متمانە و بەدەستهێنانی دەنجی هیسپانیک و لادینەوەیەکانە لە ویلایەتی فلۆریدا. هیسپانیک و لادینەوەیەکان چۆن لەم هەڵبژاردنە دەڕوان و لەوانەیە دەنجیان بە کامە کاندید بدەن؟ وەکو من وتم لەوەی لە فلۆریدا ئێمە بەشێکی زۆری کیوبین ئەمریکانمان هەیە، لە ڕاستیدا ئەو کیوبانە من پێم وایە کەوا بە شێوەیەکی زۆر دەنگەدەن بە سەرۆک ترامپ. ئەفریکان ئەمریکەکان لە ڕاستیدا پێم وایە لەوەی کە دابەشکارێک لە نێوانیان هەیە، بەشێکیان دەنگ بە بایدن دەدەن و بەشێکیان بە ترامپ دەدەن، چکە هەندێک کێشەی ڕەگەزی هەبووە لە نێوانیاندا بەهۆی کوشتنی جۆرج فلۆیدەوە لە ڕابردوودا. ئەمە جۆرێک لە دابەشکاری دروست کردووە لە نێوان ئەمریکی لاتینەکان ئەمریکا ئەفریکەکان کە ئەوان دابەش بوون و هەروەها دەڵێم لەوەی کەوە لەم ویلایەتە ترامپ بارودۆخی باشە، ڕەنگە زیاتر لە 2016 بەهۆی هەندێک کێشاکە هەیە، بەڵام ئەتوانین بڵێن بە شێوەیەکی گشتی لە ژێر سای ترامپ هەندێک بارودۆخی ئەمریکای لاتینەکان و ئەوان باشتر بۆ بەراورد بە 4 ساڵی ڕابردوو. بۆیە لێرە لە فلۆریدا هەموو هەندێک دەتوانین بڵێن لەوەی کۆمینیکان و بەشێک لە کەمینەکانی دیکە بەرەو بایدن دەڕۆن، بەڵام بەشێکی دیکەشیان بۆ ترامپ دەڕۆن. ناتوانین بڵێن 50-50 یان نیوە بە نیوە دەنگەکان دەڕوا بۆیان. تۆ وەکو خۆت پێت وایە چێ دەیباتەوە لە فلۆریدا؟ لە ڕاستیدا من پێم وایە لەوەی کە سەرۆک ترامپ چانسی هەیە لەوەی کەوا ئەم ویلایەتە بەرێتەوە، خەڵکی لێرە لە ویلایەتە زۆر بە شێوەیەکی زۆر خەڵکێکی بەتەمەنی تێدایە،
زیاتر لە 100,000 کەس ئەو خەڵکە بەتەمانش پاڵپشتی ترامپن. من پێم وایە بە شێوەیەکی تایبەت لەوەی کە ئەم ویلایەتە گرنگترین ویلایەتە بە بەراورد بە ویلایەتەکانی دیکەن. تۆ ناتوانانی ئەم هەڵبژاردنە ببیتەوە بیت بە سەرۆک ئەگەر فلۆریدا نەبیتەوە، چونکە فلۆریدا یەکجار سەرەکیە. بۆیە پێم وایە لە فلۆریدا بۆ ترامپ دەچێت لەم هەڵبژاردنەدا و دەکرێت بە هەمان شێوەش ئێمە بینین بایدن بێتە سەرۆک بە شێوەیەکی گشتی لە دەرەنجام. تۆ وەکو کەسێکی شارەزا زۆر بابەت هەیە لەسەر سیاسەتی دەرەوەی ئەمریکا قسەی لەسەر بکەین وە زۆر شوێنی دنیا هەیە قسەی لەسەر بکەین وەکو سین وەکو رووسیا وەکو ئەمریکای لاتین، بەڵام دەمەوێت ڕای تۆ بزانم لەسەر سیاسەتی دەرەوەی ئەمریکا لەژێر سەرکردایەتی دۆناڵد ترۆمپ لە 4 ساڵی ڕابردوو بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێت وایە سیاسەتێکی سەرکەوتوو بووە؟ لە ئەمە بۆ چوینی من لەوەی کە لە ئەم سەرۆک ترامپ لە سیاسەتی دەرەوە کۆمەڵێک کێشە بوو، لە بەڵام هەندێک سەرکەوتنیشی هەبووە لە بابەتی ئاشتی و پرۆسەی پێشخستنی ئاشتی سەرکەوتنی هەبوو. ئێمە لە بیدایەت لە سەرەتای ئیدارەی ترامپۆ لە 4 ساڵی ڕابردووە بینیمان کە باسی کۆریای باکوور دەکرا، بەڵام ئێستا کە دەبینی لەوێ بەلاوە خراوە، بەڵام لەوەی کە لە سەردەمی ئیدارەی ئۆباماش بە هەمان شێوە و لە سەردەمی ئیدارەی ترامپش لەوەی کە دەبینین جۆرێک لە گۆڕانکاری هەبووە لە سیاسەتی دەرەوەدا، بەڵام پرۆسەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەو استراتیژە بە بەردەوامی گۆڕانکاری بەسرە هاتووە هەتاوەکو دەگات بە سەرهەڵدانی داعش. بەڵام دەتوانین بڵین لەوەی کەەوە ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە، بەڵام کۆمەڵێک کێشەی گەورەتر هەیە بە سەبارەت بە سیاسەتی دەرەوەی ئەمریکا وەکو سەرهەڵدان و هێزبوونی چین. لە ڕاستیدام پێم وایە کە ترامپ دەیەوێت کە ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست بێت. پێ وایە پەیوەندیەکانی ئەگەر ترامپ ببێتەوە بە سەرۆک پەیوەندیەکانی لەگەڵ ئێران چی بەسەردێت؟ ئەمریکا لەگەڵ ئێران دووچاری شەڕ دەبنەوە یاخود ئاشتی دێتەکایەوە؟ من پێم وایە لەوەی کام هەڵبژاردنە زۆرترین کاریگەری لەسەر سیاسەتی دەرەوە دەبێ وەکو لەوەی بە بەڕابردوو لە مێژووی ئەمریکادا بینیمانە. ئەم هەڵبژاردنە لە ڕاستیدا کاریگەری دەبێت لەسەر ئێران و هەروەها زۆرترین بەشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. سەبارەت بە ئێران گرنگ نییە کێ دەبێتە سەرۆک لە ئەمریکا. کۆماری ئێران لە ڕاستیدا دەبێت داواخوازە لەگەڵ سەرۆکی داهاتوو ڕێکەوتن بکات، بەڵام لەگەڵ بایدن ئێمە هەمان تێگەیشتنمان هەیە کە لە ڕابردووە لە سەردەمی ئۆباما هەبووە لەوەی کەەوە ترامپ ڕەنگە جۆرێک لە ڕێکەوتن ئەنجام بدات، بەڵام بەردەوام سزاکان بەردەوامی دەبێت و ئەم هەڵبژاردنە لەوەی کە زۆر گرنگ دەبێت لەوەی کەوا چارەساز دەبێت لە بڕاردان لەوەی کەوا چۆن مامەڵە لەگەڵ ئێران دەکرێت، بەڵام هەردوو لا پێم وایە دەیانەوێت کەوا کێشەکە بە شێوەیەکی ئاشتی چارەسەر بکرێت. سعید بیلانی شارەزا لە کاروباری ئەمریکا کە لە فلۆریدا لەگەڵمان بووی، زۆر سپاس بۆ سەرنج و تێبینیەکانت. بەڕێزان دەچینە لای نێردەی کوردستان 24 لە ڤێرجینیا لە ئەمریکا. هاوکارمان هاوەر عەبدوڕەزاق لەگەڵمانە. کاک هاوەر، لە ئەمریکا دوایین زانیاریەکان و گۆڕانکاریەکان چی نەگە پێمان بڵێن؟ بەڕێزان دیارە کێشەیەکی تەکنیکی هەیە، دەنجی بەباشی ناگا بە ئێمە، هەوڵ دەدەین وەری بگرینەوە. سیاسەتی بایتن دەربارەی ڕۆژئاوای کوردستان یەک لە پرسە گرنگەکانە پێویستە قسەی لەسەر بکەین. کاندیدەکانی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا لە بانگەشەکانیاندا کەمتر باز لە سیاسەتی دەرەوەیان دەکەن، بەڵام تاوەکو ئێستاش کاریگەری بڕیارەکانی 4 ساڵی ڕابردووی دۆناڵد ترۆمپ بەسەر ڕۆژئاوای کوردستانەوە دیارە. ئەگەر چی پەیوەندی کورد لەگەڵ ڕۆژئاوا لەگەڵ ترۆمپ هەروەها لەگەڵ شوێنەکانی دیکە لەگەڵ سەرکردایەتەکان دیکە لە دنیادا ئاستێکی باشی بڕیەوە، بەڵام تاوەکو ئێستا
جۆ بایدنی دیموکراتەکان باسی لە پلانی خۆی بۆ ڕۆژئاوای کوردستان بە هیچ شێوەیەک نەکردووە. ئەگەرچی دوو کاندیدەکەی ئەمریکا کەمتر باس لە سیاسەتی دەرەوەیان دەکەن، بەڵام تاکو ئێستاش سێبەری دۆناڵد ترەمپی کاندیدی کۆماریەکان بەسەر ڕۆژئاوای کوردستان و سووریاوە دیارە. لە 2016دا ترەمپ لە بانگەشەکانی هەڵبژاردنیدا بەردەوام باسی لە کۆتایی هێنان بە شەڕە بە گوتەی خۆی بێماناکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەهێنێت، بە تایبەت لە عێراق و ئەفغانستان و سووریا. بەڵام کە گەیشتە کۆشکی سپی بۆی دەرکەوت کە کشاندنەوەی هێزەکانیان لەو ناوچە پڕکێشمەکێشە هەروە بە ئاسانیش نابێت. بە پێچەوانەی باراک ئۆباما، ترامپ بە بێدەنگی قبوڵی واقعی ئێستای دیمەشقی کرد و زۆر لەسەر نەمانی بەشار ئەسەد پێداگر نەبوو. ترامپ پێی وابوو شەڕەکانی ئەو ناوچەیە دەبێ ئەو وڵاتانە بیکەن کە سوودی لێ دەبینن. بۆ ڕۆژئاوای کوردستان ترامپ پێی وابوو ئەوە کێشەی تورکیا و سووریایە و دەبێ خۆیان چارەسەری بکەن. هەر بۆیە بڕیاری کشاندنەوەی هێزەکانی لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا دەرکرد. بەڵام هەرزوو کەوتە ژێر شەپۆلێکی ناڕزایی توندی دەرەکی و ناوخۆیی. ترامپ پاشگەز بوویەوە و بە پاساوی پاراستنی کێڵگە نەوتیەکان هەندێک هێزی لە ڕۆژئاوای کوردستان هێشتنەوە. بەڵام کوردەکانی ڕۆژئاوا متمانە بە ترامپ ناکەن و تاکو ئێستاش سیاسەتی جۆ بایدنیان بەلاوە ڕوون نییە. ئەگەرچی بە گڵۆپی سەوزی کاندیدی کۆماریەکان بەشێک لە ڕۆژئاوای کوردستان لەلایەن تورکیا داگیر کرا، بەڵام مانەوەی بەشێک لە هێزەکانی ئەمریکا هاوسەنگیەکەی بەلای کوردەکاندا هەر هێشتۆتەوە. لەلایەکی دیکەوە ئەگەرچی جۆ بایدنی کاندیدی دیموکراتەکان بە ئەزموونتر و شارەزاترە لە دۆخی ناوچەکە، بەڵام تاکو ئێستا بە گفت و نووسرا و پلانەکانی بۆ داهاتووی سووریا و ڕۆژئاوای کوردستان باس نەکردووە. ناوەندەکانی ڕاگەاندن لە ئەمریکا هۆشداری دەدەن لە هەر هەڵەیەک لە ژماردنی دەنگەکانی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا و هاوڵاتیانی وڵاتەکەشیان دڵنیا دەکەنەوە کە ڕاستیەکان هەرچێک بن بیگەێنن بە هاوڵاتیانی وڵاتەکەیان. ژمارەیەک میدیای ئەمریکی هۆشداری دەدەن لە ئەنجامی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا کە تێیدا جۆ بایدن کاندیدی دیموکراتەکان و دۆناڵد ترامپ سەرۆکی ئێستای ئەمریکا و کاندیدی کۆماریەکان تێیدا لە پێشبڕچێدان. جێبەجێکاری زۆرینەی ناوەندی میدیاکانی ئەمریکا کە سەرپەرشتی ڕووماڵی هەڵبژاردنەکانی ئەم ساڵ دەکەن ڕای دەکەێنن کە دوای دەستپێکردنی لێکجیاکردنەوەی دەنگەکان پرۆسەکە ڕوبەڕووی ئاڵنگاری گەورە دەبێتەوە و پێویستە ژماردننی دەنگەکان بە دوور بژیرێت لە ڕوودانی هەر هەڵەیەک. نۆح ئۆپنهیم سەرۆکی NBC نیوز دەڵێت بەڕاشکاوی پشت بە هۆشداری و دیسپلین و ڕاست و دروستی دەبەسین. ئێمە پابەندین بە ڕایگشتی. ئەمە لە کاتێکدا ڕۆژی سێشەممەی داهاتوو میلیۆنان ئەمریکی لە نزیکەوە سەیری کەناڵەکانی تەلەڤیزیۆنی ناوخۆی ئەو وڵاتە دەکەن بۆ ئەوەی بۆیان ئاشکرا بێت کە چێ لەم دوو کاندیدەی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا سەردەکەوێت. جۆرج ستیڤانۆپۆلۆس کە لە پێشراوی تیمی ڕۆماڵکردنی هەڵبژاردننی کەناڵی ABC نیوزە جەخت لەسەر پێویستی ئارامگرتن و وریابوون دەکاتەوە. بینەرانیش دڵنیا دەکات لە پاشی ئەنجامەکان و دەڵێت پێویستە بە درێژایی شەو زۆر شەفاف بین و بەڕای گشتی بڵێین کە چی دەزانین و چی نازانین. گەاندنی ئەنجامە بەراییەکان لە هەڵبژاردننی ئەم ساڵی ئەمریکا زۆر تایبەت دەبێت، بە تایبەتی کە دەنگدان زیاتر لە کۆرسێک دەخایێنێت. یەکەم بە پۆست، دووەم لە ڕێگەی دەنگدانی پێشوەختە و سێمیش بە دەنگدانی کەسی لە ڕۆژی سێشەممەی داهاتوو. کۆکردنەوە و ژماردننی دەنگ لە سەرانسەری ئەم سێ شێوازەی دەنگداندا ڕەنگە کاتی زیاتری پێویست بێت بۆ زانینی براوی کۆتایی پێشبڕچێکە بۆ کۆشی سپی. ئەمەش وا لە میدیای ئەمریکی دەکات وریا و ورتر بێت لە ڕاگەاندنی ئەنجامی بەرایی دەنگدانەکە. بەڕێزان، ڕۆژێک و دە کاتژمێر ماوە بۆ هەڵبژاردنەکانی ئەمریکا. من سبەی سەعات 9 جارێکتر لەگەڵتان دەبم بۆ دوایین زانیاری و گۆڕانکاریەکان لە گۆڕەپانی ململانەی کۆماریەکان و دیموکراتەکان لە ئەمریکا. تا سبەی شەو خواتان لەگەڵ.